بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە لە ستودیۆی 285 دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان. وردە وردە لە هەڵبژاردنەکانی 11 کە بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام دەدرێت نێزیک دەبینەوە. لەگەڵ میوانەکەم تاوتوێی باسی هۆشیاری دەنگدەر دەکەین لەم هەڵبژاردنەدا کە دەنگدەر بە چ شێوەیەک لیستەکە دەستنیشان بکە، لیستێک کە شایستەی ئەوە بی دەنجی پێ بدە، هاوکات ئەو بەراوردەی کە دامەزراوەی یاسایی لە بەغدا هەیەی لەگەڵ ئەو دامەزراوە یاسایی کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە کە جۆرێک لە جیاوازی هەیە کە ڕەنگە ئەم هەڵبژاردنە لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریگەری زیاتر بی لەسەر ئاستی هەموو عێراق لە کاردانەوەی لە بۆ هاوڵاتیان بە بەدەر لە هەڵبژاردنەکانی پێشوو کە ئەمە لە هەرێمی کوردستان ئەنجامماندایە. میوانی من زۆر بەڕێز دکتۆر مەهدی حەمزە بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەریە. زۆر بەخێر بێی جەنابی دکتۆر. زۆر سپاس مامۆستا محەممەد. بەر لەوەی بسمە ناوڕۆکی بابەتەکەم بالەوە دەست پێ بکەم لە سەفەر گەڕانەوە لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کە لە تورکیا بوون، هەم لە باکووری کوردستان هەم لە پایتەختی سیاسی تورکیا و لە ئەستەمبۆڵیش بوون. دەمەوێت گرنگجی ئەو سەردانە باز بکەین دواتر بچینە سەر نێوەڕاکە. گرنگی چی بوو هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ ئەو دیدارە چڕوپڕانەی کە سەرۆکی کۆمەڵ ئەنجامیدا؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو و ڕێزمان هەیە بۆ جەنابت و گشت بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پێیان. دەستان خۆش بێماندوو نەبن مامۆستا محەممەد. وڵای ئێمە یاوەری جەنابی مامۆستای بوون لەو سەردان و بەسەرکردنەوانی کە لە ماوەی تقریبەن 9 ڕۆژێک جەنابی مامۆستا ئەنجامیدا بۆ شارەکانی دیاربەکر و ئەنقەرە و ئەستەمبۆڵ. دیارە لە میانەی ئەو سەردان و بەسەرکردنەوەیە کۆمەڵێک دیدار و کۆبوونەوە و بەشداری لە مناسەباتی زانستی و معریفی و سەقافی. ئەگەرچی بۆ ئێمە کاتەکە زۆر هەستیار بوو، کاتی بانگەشەی هەڵبژاردن و کاتێکی بۆ ئێمە کاتێکی زۆر بە نرخ و زێڕین بوو، بەڵام تەوقیتەکان یا مەوعیدەکان ئەو مناسەبانەی کە مامۆستای بۆ بانگێشکرا بوو کەوت ئەو کاتەی بۆیە بەناچاری جەنابی مامۆستا و وەفتیاوەری لە ئەو کاتە بەشداریان کرد. بە دڵنیاییەوە ئەم سەردانە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ پرۆسەی ئاشتی لە تورکیا و هەم بۆ پەرەپێدان و ئەوەی کە پێی دەگوترێ پەرەپێدانی پەیوەندیەکانی کۆمەڵی دادگەری لەگەڵ حیزبی حکومڕان لە تورکیا، حیزبی داد و گەشەپێدان و کۆمەڵێک وەقف و ڕێکخرا و کەسایەتی ئیسلامی و ئەوانش تایبەتمەندی و گرنگی زۆری هەبوو. بەڵێ دێمە سەر نێوڕۆژی بابەتەکەمان بابەتی هۆشیاری هەڵبژاردنە. ئێستا لە هەموو عێراق کە هەڵمەتی هەڵبژاردن دەکرێت بەڕاستی بەشێکی زۆری حیزبەکان جۆرێک لە هەڵمەتی هەڵبژاردن دەکەن کە دەیانوێت کار لەسەر سایکۆلۆژیای دەنگدەر بکەن، بە جۆرێک کار دەکەن کە هاوسۆزی لە بۆ خۆیان ڕاکێشێت کە هەندێکیشی ڕەنگە ئەگەر بگەڕێنەوە بابەتی یاسایی بوون جۆرێک لە پرسیاری لەسەر دروست بێت. بەڵام من لە کەسێکی یاسایی دەپرسم، دەبێ هۆشیاری دەنگدەر چۆن بێت و لیستێک هەڵبژێرێت دەنگ بە کاندیدانێک ناو لیستێک بدا کە شایانی دەنگدان بن. جارێ ئێمە گەر لە ینی تەمەشای پرۆسەی سیاسی و ژیانی سیاسی هەر وڵاتی بکەین، خودی هەڵبژاردن فرەیی و بوونی ئەوەی کە پێی دەگوترێ شێبڕچەی سیاسی و هەڵبژاردن ئەوە دەرفەتێکی باشە بۆ بەرەو پێشبردننی دۆخی ژیان و هاونیشتیمانی و ئەوەی کە پێی دەگوترێ نزیک بوونەوە لە حکومێکی ڕەشید. بۆیە تاکە بە تاکەی هاونیشتیمانیان هاوڵاتیان دەنگدەران بەرپرسن لە پرۆسەی سیاسی، چونکە دوجار ئەو حیزبانەی کە حکومڕانن کە ئێستا لە دنیاە فۆرمی معاسیر بۆ بەڕێوەبردننی وڵات ئەوەیە کە حیزبێک یان چەند حیزبێک دەسەڵات دەگرنە دەست یا لە پرۆسەیەکی ئینتیخابی دەیبنەوە، حکوومەت تەشکیل دەکەن و ئەو کۆمەڵگایە ئەو وڵاتە بەڕێوە دەبن. بۆیە ئێمە لە عێراق ئەگەرچی تا ئەم ساتە وەختە لە عێراق و لە هەرێمی کوردستان بەڕای من هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی قانونی کۆمەڵایەتیشەوە
يعني لە دوای پرۆسەی داگیرکردن یا بە مستەلاحانەی دەوڵەتێکە يعني بمصطلح أمريكا آزاد كردن بمصطلح قانون دولي أو داجي كردن بو عراق إيسا لقو تأمسات وقتش لقناغي راقوزري دايا بويا جرنجا هاو نجتماني تنها وكو مافيك سيري بجداري بروسي هالبجاردن ودنگدان نكا وكو أرچيشيش تمشايكا كواتە جیاوازە لە وڵاتێک کە مودەتەکی زۆر لە ڕووی استقراری سیاسی و استقراری هەبووی. بەڵێ بۆ ئێمە بەشداری لە پرۆسەی انتخابات گرنگە تا ئەم ساتە وەختەش یعنی سەرباری سەرنج و تێبینیمان لەسەر پرۆسەی هەڵبژاردن و لەسەر هەموو ئەو خڕوقات و ئەو دۆخەنا لەبارەی کە لە هەڵبژاردنەکان دێتە پێشێ حتا یاسایەکەش بەڵێ یعنی یاساکەش تا ڕادەیەک بە بەرجی ئەحزابی گەورە و کوتلەی گەورە دوورایە بەڵام تا ئێستاش یعنی بەڕاستی گرنگە و زۆر جێ دەگری هاونیشتیمانی بە گەرموگوڕی بەشداری هەڵبژاردنەکان بکە. ئێمە ئەگەر دیقەت دەین هەڵبژاردننی عێراق یا هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق لەگەڵ هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان دوو پرسی جیاوازە ئەگەرچی کۆمەڵی خاڵی هاوبەشیان هەیە. بەڵێ دواتر بێمە سەر ئەو بابەتە. بەڵام لێرە من پرسیارێکم دەبوو دروست بوو بە تایبەت لەوەی کە باس لەو کرد کە عێراق بارودۆخەکەی هەتا ئێستاش لە دوای 2023 هەرێمی کوردستانیشەوە کەواتە هۆشیاری دەنگدەر ئەرچی قڕسترە دەنگدەر لێرە لە وڵاتێک کە بەو شێوەیازە حکومڕانی کراوە لە وڵاتێکی کە لە ڕووی ئەمنی ئابووری سیاسی بارودۆخەکەی یعنی جێگیرترە لەسەر خۆترە ئارامتر دەڕوا. بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر تەمەشای وڵاتانی ڕۆژئاوا بکەین یا ئەو وڵاتانەی تێیدا بابەتی هەڵبژاردن و بابەتی ئەبدێت بوونەوەی پرۆسەی سیاسی و سیستەمی سیاسی ئەوە نییە ینی دەبینی لەوێ نسبەی بەشداری کەمە یا خەڵک زۆر بەلایەوە گرنگ نییە ینی بەشداری انتخابات بکەن نسبەیەکی کەم بەشدار دەبی زۆرێک لە ئیستیقرار زۆرێک لە خەمڵین دروست بووە باشە ینی مؤسساتی دەوڵەت باشە ینی چی پەرلەمان یان دەسەڵاتەکان دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری و ئیعلام هەمووی تا ڕادەیەک ئیستقراری کردیە هەرێکەوە لە شوێنی خۆی ڕۆڵی خۆی دەبینی و یاسا کاروباری هەمووانی ڕێخستیە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ینی هەمووی لە شوێنی خۆی دەوری خۆی دەبینی یعنی تا ڕادەیەک ینی دەتوانین بڵێن لەو شوێنانە بابەتی هەڵبژاردن زیاتر لەوێ مەگەر مەترسیەک یا دۆخێکی زۆر تازە بێتە پێشێ خەڵک بە ڕێژەیەکی زۆر بەشداری بکە باش بەڵام لە وڵاتانی تاسە پێگەیشت و بەشداری هاونیشتیمانی بەشداری دەنگدان لە پرۆسەی سیاسی لەسەر خستنی ئەو هێز و پرۆژە سیاسیانەی کە دوجار خزمەت بە نیشتیمان سازی نەتەوە سازی ئەوەی کە ینی بنیاتنان دەکەن گرنگە خەڵک ینی بەشدار ینی چۆن بڵێ تەنها بە مافێکی سادەی سیاسی نەزانی کەواتە لێرە جێگرەوەی بەشداری نەکردنمان لە هەڵبژاردن جێگرەوەشی دیکەمان نیە لە حاڵەتی ئێستادا بە تایبەتی لە عێراق و دەبێت ئەو هۆشیارەیە هەبێت کە ئێستا شەپۆڵێکی دیکەی دژ هەیە کە بەوەی بایکۆتی هەڵبژاردن بکە کەواتە لێرە هۆشیاری دەنگدەر ئەوەیە کە جێگرەوەشی دیکەمان هەتا ئێستا نیە ڕەنگە لە وڵاتی دیکە ئەوە جێگرەوە بیکە خەڵک ئاسایی بەشداری دەنگدانیش نەکا زۆر ڕاست بە تایبەتی لەو یاسایی کە ئێستا لە عێراق داڕێژراوە کە لە هەر بازنەیەکی هەڵبژاردن ئەگەر بێت و هەموو دەنگدەرانیش بەشداری بکەن هەر ئەو ڕێژە کورسیە دەڕوا لەگەڵ ئەوەی کە بێت و لەو بازنەی هەڵبژاردن 120 بەشداری بکە هەر ئەو ڕێژەیە کورسیە بۆی دیاریکراوە بەپێی دەستوری عێراقی هەر 100,000 کەسێک کورسیەکی پەرلەمانی عێراقی بۆ دانراوە ئیدی بۆ شێوەیە بەپێی یاساکە تەوزیع کراوە بەسەر محافەزات ئەگەر لە ئێستادا عێراق 90 محافەزە پارێزگای هەڵبژاردن زیاد بە بەڵام لەم هەڵبژاردنە نەخراوەتە نێو ئەو پرۆسەی و هەر لەگەڵ سلێمانی ینی جارێ یەک باسنەیە بەڵام داهاتوو ئەکەیت ئەویشان زیاد دەکرێتەوە بەدڵنیاییەوە ئەگەر خەڵک بە ڕێژەیەکی کەم یا بە ڕێژەیەکی زۆر بەشداربی ژمارەی دیاریکراوی هەر بازنەیەک لە پەرلەمانتار دەچێتە نێو پەرلەمان و بەڵام لێرەدا ئەگەر بۆ بەراورد بکەین ئایا پەرلەمانتارێک بە ئیرادەیەکی زۆرینەی خەڵک باشە هەڵبژێردرابی زیاتر حەز بە بەشداریەتی دەکات زیاتر ڕۆڵی خۆی دەبینی
یا پەرلەمانێک کە بزانی بە نسبەیەکی کەمی خەڵک بە نسبەیەکی کەمی دەنگ و زیاتر بە ئیرادە و پاڵپشتی حیزبەکەی چۆتە پەرلەمان ئەکەیت فەرقی زۆرە بۆیە زین چۆنە ئێمە ئەگەر نمونەیەکی سادە بینەوە بۆ هاونیشتمانی خۆشەویست یعنی لە سۆنگەیەکی هەستی بەرپرسیارەتی و لە سۆنگەیەکی ئەوەی کە پێی دەگوترێ بەدەستەوە هاتنی ئەنجامی باش یعنی ئێمە خانەوادەیەک بە نمونە وەرگرین یان دوو خانەوادە بە نمونە وەرگرین خانەوادەیەکیان ئەوەی خانەوادەکە بەڕێوە دەبا ئافرەتەکە یان پیاوەکە بی ئەگەر هەستی بەرپرسیارەتی ئەوەی کە پێی دەگوترێتن ڕەوشتێکی باش کارایی لە بەڕێوەبردنی خانەوادەکەی یعنی کۆمەڵێک تایبەتمەندی لە ینی لە ئەوەی لە سەرۆکی خێزانی تێدا نەبی خانەوادەکە کوالیتی ژیاندا دەبەزی لە ڕووی کۆمەڵایەتیەوە تووشی کۆمەڵی گرفت دەبن یعنی ئەوان بەرابرد بە زیرانیان خزمیان خەڵکی دیکە ینی تاڕادەیەک ینی ژیانیان جیاوازێکی زۆری لێ دروست دەبی لە ڕووی کوالیتی و لە ڕووی بەرهەمەوە باشە لەگەڵ خانەوادەیە کە سەرۆکی خێزانەکە طبعاً خانەوادە هەیە ئافرەت سەرۆکی خێزانە پیاوێن نەماوە یا پیاوەکە دۆخی تایبەتی هەیە یا پیاوەکە حزوری نییە یان بۆ نمونە پیاوێک کە سەرۆکی خێزانە کە بە ئەرکی خۆی هەڵدەستی خانەوادەکەی زۆر زۆر جیاوازە ئێمەش ئایا پەرلەمانتارێک بنێرینە پەرلەمان کە دوجار یعنی نابع بی یا سەرچاوی گرتبی لە لیستێکی خاوەن ئێرادە لەوێ چۆن بڵێ هەستی بەرپرسیارێک تێدابی و یەکەم لەخوای بترسێ شەرم لەخوای بکە دومیان ڕاستی شەرم لە داهاتوو لەو خەڵکەش بکە کە وعدەیەکی داوە جێبەجێ نەکە اینجا بەڕاستی دەستی نەسێتە سەفقات و پارەی حرام و ئەو موچە و ئیمتیازاتەی لە ڕێی پەرلەمانتاری وەردەگری لە کۆمەڵێک بابەتی لابەلا و ناڕەوا سەرفی نەکە دوجار بەشێک لەو بخاتەوە ئەستۆی هەموو ئەوانش کە دەنجیان پێدایە بۆیە بابەتی دەنگدان و سەرخستنی لیست و کاندیدی باش ڕاستە و خۆ کاریگەری ئیجابی هەیە کاریگەری باشی هەیە لەسەر چاکردنی دۆخی گشتی لەسەر چاکردنی لەسەر بەرزکردنەوەی کوالیتی ژیان مامۆستا محەممەد ئێمە ئەگەر دیقەت بدەین لە دوای 2003ەوە بە تایبەتی ئەو خولانەی هەڵبژاردن کاتوتە پێشێ دەبینین بەگشتی لە نێو پەرلەمانی عێراق هەمیشە ئەو پەرلەمانتارانەی دەناسرێن ناسراونەتەوە مێژوێکیان هەیە خەڵک دایانناسی بە پەنجەی دەسان دەژمێردرێن ئەوەی دیکە ینی لەوێن دەرزیاتر ینی خامۆش بووە بەڕۆڵی خۆی هەڵنەستایە ینی ئەوە دەگەڕێتەوە بۆی کە دەنگدەر بە شێوەیەکی دروست دەنجی نەدایە بە دڵنیاییەوە دەبینی ئەو پەرلەمانتارە لەوێن دەرکاری پەرلەمانی وەزیفەی پەرلەمانی بە ئیشی سێم و چوارەم ینی وەرگرتیە و قسێتە نەیخستە ئەولەویە یا بەرایی کارەکانی بۆی دەبینی ئەو کەسە لە شوێنی خۆی زۆر بە سستی و ساردی 4 ساڵەکەی بەڕێکردی ئەو 4 ساڵی زۆر زۆر گرنگە هەستیارە چونکە هەر کەسێک هەر پەرلەمانتارێک نوێنەرایەتی 100,000 کەس دەکە با بە 25,000 کەسی شتوبی با بە 25,000 دەنگدەری شتوبی بەڵام ئەوەی گرنگە پەرلەمان بەگشتی پەرلەمانی عێراق جیاواز لە پەرلەمانی کوردستان وەزیفەکانی مەهامی دەور و کاریگەری زۆر زۆر زیاتر باش بۆیە بەڕاستی تاچی ینی ئێمە ئەگەر دیقەتی ینی هاونیشتمانیان ینی لە ماوەی ڕابردوو دیقەتی قسەی بەرپرسانی باڵای هەرێمیشاندابی دەڵێن بەغدا ینی چەق و یا بۆمە ئەوەی استراتیژیمانە وڵای استراتیژیمان بە تایبەتی لەو بڕیارانەی لە محکەمەی فیدرالی لەو دوایانە بەرامبەر هەرێمی کوردستان دەرچوو ینی ئێستا ئاراستەکە بەرەو بەغدایە کە دەتوانین لەوێ لەو دامەزراوە یاسایی زیاتر خزمەتی هاوڵاتیان لە ڕووی بژێوی و خزمەت گوزاری ئەوانە بەدڵنیاییەوە ئێمە تا ئێستا دەڵێم کە پێم گوتی ئێمە لە قۆناغی ڕاگوزەریداین لە عێراق شەروایە لای ئێمە شەروایە یعنی تا ئێستا ئێمە دەست و پەنجەمان نەرم نەکردیە بۆ ئەوەی حزورێکی باشمان هەبی لە عێراق بۆ ئەوەی لە سۆنگەیەکی قانونی و لە سۆنگەیەکی ئەوەی کە پێی دەگوترێت دروستکردنی ژێرخانێکی علاقاتی بەقووەت یا بۆ منە ڕێخستنەوەی پەیوەندەکان لەسەر ئەساسی دەستوری عێراق چونکە دەستوری عێراقی مانەوێت لە ڕووی نەزەریەوە لە ڕووی تیۆریەوە دەستورێکی یەکێکە لە دەستورە پێشکەوتوەکانی ئێستای جیهان دەستورێکە ینی ئیقراری مافە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و هەموو ئاینی و ئەوانەی کردێ بەڕاستی ئەوە لە ڕووی نووسین ئەوە لە ڕووی نووسینەوە بەس ئەوە پێویستی بە تەرجەمەکردن هەیە بۆچی و ئەرزی واقع ئەوە بەچێ دەکرێت بە پەرلەمانتار دەکرێت بە ئیرادی سیاسی بەهێز دەکرێت یعنی مامۆستا محەممەد ئەم پێم خۆشە
ئەو ڕاستیە بخەمە ڕوو بۆ بە تایبەتی دەنگدەرانی خۆڵەمێشی. بەڵێ ئێمە بمانوێنمانەوە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر لە دەنگدەران یعنی تاڕادەیەک جێگیرن بۆ حیزبەکان. باش بەشێک لە حیزبەکان هەموویان بەشێک لە حیزبەکان ینی بەشێکی فراوان زۆر لە دەنگدەرەکانیان یعنی لە دروستگیری حیزبەوە دەنگدەریتی ینی خۆی وابەستەی ئەو حیزبەی کردی ئەوجا بە هەر پاڵنەر و هۆکارێکەوە پاڵنەری ترزبی مادەبی هەرچیبی ئەوە دەنگدەری یەکلاکەرەوە و جێگیری ئەو حیزبەیە. بەڵام لەو بینە ئێمە دەنگدەری خۆڵەمێشیمان هەیە، دەنگدەری خەڵکێکمان هەیە کە تا ئێستا چۆن بڵێ قەناعەتی یەکلا نەبووە یا تێڕوانینی یا متمانەی لاوازە بە پرۆسەی سیاسی و بە حیزبەکان و بە پرۆسەی ئینتخابی و ئەمڕۆم لەوانە زیاتر ئەوان دەتوانن بێن ئەو معادلەی ڕاستکەنەوە، دەتوان بێن دۆخێکی تازە دروستکەن، دەتوانن بێن ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە لە ماوەی ڕابردوو ڕۆڵ و کاریگەری باشیان هەبووە کە لە نێوانیان بە ژمارەیەکی کەمی پەرلەمانتاریش ئەوە لیستی کۆمەڵ و کۆمەڵی دادگەری و پرۆژە سیاسەکانی کۆمەڵی دادگەری بووە کە ڕۆڵی باشی بینیوە. یعنی بۆیە بەڕاستی ئەمن ڕوودەکەمە ئەو دەنگدەرانی خۆڵەمێشی کە ئەوان هیمەتکەن، ئەوان دەتوان بێن ئەو دۆخە چەق بەستوێی لە هەرێمی کوردستان هەیە ئاڵوگۆڕی بەسەردا بێنن، دەتوان معادلەکان بگۆڕن. ئیدی دوجار ئەوەی ئەوان دەیکەن ئەگەر ئەوان بێنە پێشێ و ینی پاڵپشت و پشتیوان بن بۆ ئەوەی نەخشەیەشی دیکەی پەرلەمانی مەبەستم پەرلەمانتارانی کورد لە بەغدایە دروستکەن، دڵنیا بن کە ینی کێشەکانمان چارەسەری کێشەکانمان و هەموو ئەو دۆخەنا لەبارەی لە هەرێمی کوردستان لە ئارادایە لەوێ خێراتر ئیشی لەسەر دەکرێت بەرەو چارەسەر دەچی، چونکە لەوێ پەرلەمانی عێراق بە تایبەتی لە مەسەلەی ئیستجواب لە بابەتی بەدواداچوون و پرسیارکردن لە حکوومەت ئەوانە ڕۆڵێکی زۆر باشی هەیە، پەرلەمانێکی ئەکتیڤە. ئەمە کۆمەڵک سەرنجمان هەیە ئێستا بەگشتی یعنی لەنێو حکوومەتی عێراق زۆر سەرنج و تێبینی جدیمان هەیە، بەڵام بەگشتی پەرلەمانێکی چالاکە وەزیرەکان حکوومەت هەمووی زۆر حساب بۆ قسەی پەرلەمان. ئێمە لەوێ 30 پەرلەمانتاری کورد خۆیان یەکلا بکەنەوە باشە تەواو خۆیان تەرخانکەن و گوێ نەدەنا سەفەقات و کڕین و فرۆشتن و ئاڕاستی ئیرادەی لاوازی سیاسی حیزبەکانیان ئەوانە 30 پەرلەمانتار باوەڕکە لەوێ دەتوان لە ماوەی 4 ساڵ کۆمەڵک گۆڕانکاری نەوعی بکەن، دەتوان سەرنجی بەغدا بۆ لای خۆمان ڕاکێشن، دۆخێک دروستکەن هەرچی حکوومەت و مؤسساتە لە حکوومەتی فیدرال ئیدی جورئەتی ئەوەی نەبی ئەوەندە ینی سەخت گیربی بەرامبەر مافەکانی هەرێمی کوردستان. باشە لەسەر ئەو قسانە دێمە سەر ئەو خاڵەی کە وەکو زانیاری ئەمە لام هەیە زیاتر لە 600 پۆست لە حکوومەتی عێراقی بەدەست کردەوەیە و جگەلەوە لە دوایین خول کە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا 63 پەرلەمانتاری کوردمان هەبووە. بەڵام ئەگەر بەراورد کەین بەو دەستکەوتانەی کە یاخود ئەو بابەتی کە باس کرد دەستوری عێراقا تەرجەمە نەکرایە و هەوڵی لۆ نەدرایە دەبینین ینی ئەو دەستکەوتانە کەمن کەواتە دەگەڕێمەوە سەر ئەو خاڵەی لە هەڵبژاردننی جۆری نوێنەر ئێمەی هاوڵاتیان بە تەواوی نەمان پێکایە لێ بەو جۆرەش دەرچووە دروستە؟ بەڵێ بە تایبەتی ئەم پێم وایە پێش کاندید لیست بەڵێ چونکە کاندید هەرچەند ینی نەوعی بی لێوە شاوەبی قانونی بی ئیداری بی مالی بی هەرچی ئیخساسێکی هەبی ئەگەر یعنی ئەو پرۆژە سیاسی کە تەبەنی دەکا ئەو حیزبە سیاسی لە پشتیتی ئەو لیستە سیاسی لە پشتیتی ئەگەر خاوەن ئیرادە نەبی ئەگەر ڕابردوویەکی خراپی هەبی لە مەسەلەی سەفەقات و لە ئەوەی کە زیاتر لەوێ خەریکی بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی لابەلابی دیسان ئەو کەسە بەقووەتەش لەوێ شتێکی وای پێ ناکرێت ڕۆڵی ناکرێت. بۆی بەڕێی من ئەگە پەرلەمانتارەکە لاوازیش بی ینی باگراوندێکی بەهێزی قانونی و ئیداری و مالی و هەندەسی و چی نەبی بەس لیستێکی بەهێز لە پشتی بی حیزبێکی بەهێزی خاوەن ئیرادە و مێژوو لە پشتی بی هێزی پێدەبەخشی لەسەر نەخشەی حیزبەکە ئیش دەکاتن. ئەگەرچی گرنگە حیزبێکی سیاسی خاوەن ئیرادەی بەهێز لەگەڵ کاندێکی بەهێز ئەوە نورن عەلا نور. بەس بەلای من ڕقم یەک ئەولەویە بۆ حیزبەکەیە، ئیرادەی سیاسی بەهێزی حیزبەکەیە
چونکە 2000 ئەو کاندیدا ناتوانێت لە چوارچێوەی ئیرادەی حیزبەکەی دەرچی لەوێ حزورێکی باشتری دەبێت. باشە دەکرێت بڵێ مادەم لەسەر ئەو ئەساس و پێودانگەی کە ئەتوو هاتە لە ڕابردوو بۆیە ئەندامانی پەرلەمان چ لە کوردستان چ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەی نوێنەرایەتی کۆمەڵیان کردیە و ئەوەی دەنگدەر دەنجیدایە بە لیستەکانی کۆمەڵ سەرکەوتووی و نەجاحەتەکە لەوە سەرچاوی گرتووە کە حیزب دەست و پەیوەندی ئەندامەکانی خۆی نەکردیە بەڵکو هانیدانێت لەوەی کە بە دوواداچوونی جدی بکەن و ئەو بەرژەوەندیە کەسی و حیزبیانە وەلا بنێن. ئەوە دروستە؟ جارێ ئەمەگەر وەکو کۆمەڵ وەرگری کۆمەڵ لە ماوەی ڕابردوو بە دڵنیاییەوە یعنی نەک خۆمان ئەو قسەیە بکەین ئەو ڕێکخراوانەی کە ینی پسپۆرن لە هەڵسەنگاندنی کاری پەرلەمانی و هەموو ئەو ڕاگەاندکار و ئەو خەڵکەی کە چاودێری کاری پەرلەمانی دەکەن ئەوان ئەو شاریان بۆ دەن کە پەرلەمانتارەکانی کۆمەڵی تا ڕادەیەکی زۆر دەستکراوە بووینە و بە دواداچوونی زۆر باشیان کردیا ئیدی بەردەوام تێکەڵی خەڵکو لە خەڵکۆ بۆ خەڵک بووینە. تەنان ئێمە پەرلەمانتارمان هەبووە یعنی سەرەتا زۆر ینی پسپۆرێکی واشی نەبوو بەڵام دوای وردە لە میانی تێکەڵی و هەم مارەسەی ڕۆژانە ینی لە دوای ساڵی یەکەم و زۆر بەهێز زۆر خزمەتی پێشکەش کردی بۆیە گرنگە ینی خەڵک بە وشیاریەوە دەنگ بدە و بۆ مێژوو بگەڕێتەوە نابی مینۆری یا زاکیرەی خەڵک زاکیرەی کورد ینی شتی زوو لە بیچی یعنی بەڕاستی ئێمە دەبێتەوە تێبگەین ئەمە گەرمانەوێ دۆخی گشتی باشبی بمانەوێ خەڵک مەسەلەی موچە و بژێوی و مەسەلەی خزمەت گوزاری و سوتەمەنی ئەوانە ئەوە پێویستی بە پەرلەمانتاری کارا هەیە لە بەغدایە یعنی ئەگەر دەتەوێت زستانان لە کاتی خۆی نەوت وەرگری دەتەوێت موچەکە لە کاتی خۆی وەرگری دەتەوێت ینی بابەتی ئیستیحقاقاتی هەرێم شایستەدارایەکانی هەرێم بەگشتی پرۆژە ینی کۆمەڵک وردەکاری هەیە کاکە تا ئێستا مەسەلەی ئیستثمار مەسەلەی تەنمێت سناعی یعنی کۆمەڵێک شت هەیە ئەگەر پەرلەمانتاری کارەمان هەبی ئێمە دەتوانین زۆر شت وەدەست بێنین زۆر شتمان بەدەستەوە بێ ینی باوەڕ دەکەی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین دۆخێکی زۆر تایبەتتر دروستکەین بۆ خۆمان ینی دەتوانین ئیسفادەیەکی باش لە پێگەی عێراق و لە پێگەی حکوومەتی فیدرالی بکەین بەڵام لەبەر ئەوەی ئێمە ژمارەیەکی کەم لە پەرلەمانتاری کارەمان لە عێراق هەبووە بۆیە ینی دەرفەتی فشاری گەورە نهاتۆتە پێشێ هەم لەسەر حکوومەتی هەرێم هەم لەسەر حکوومەتی عێراقی چونکە 2000 ئەگەر ئێمە 25 پەرلەمانتاری کارەمان لە عێراق هەبی دەتوانن تەبوتۆز و هات و هاوارێکی زۆر گەورە دروستکەن لەسەر حکوومەتی عێراقی ئەویش ئەو فشاری بەشێک دەخاتەوە سەر هەرێم بۆیە بەڕاستی ئەگەر ینی هاو نیشتیمانی دەنگدەر لە سۆنگەیەکی استراتیزیەوە یعنی بە دید و بە تێگەیشتنێکی استراتیزی تەمەشای چاکردنی دۆخی گشتی بکە لە هەرێمی کوردستان دەبێ بەشداریەکی فراوان و دەنگ بەو لیست و بەو پەرلەمان بەو کاندانە بدەکە دەتوان ئەو ڕۆڵە بین لە بەغدایە. باشە لە دەرەوە کاتێک کە دەنگدەر دەنگ دەدا هۆشیاری بەو ئاراستەیە لەسەر ئەوەی ئەو بەرنامەی کاری ئەو حیزبە چییە یاخود هەڵسەنگاردنەکەی لە بۆ 4 ساڵی حیزبەکە و کوتلە پەرلەمانیەکەی وای دەکا کە متمانە بۆ کوتلە پەرلەمانیە بۆ حیزبە بداتەوە یاخود متمانە بەلایەنێکیکە بکات بەڵام ئەو قسەیە من دروستە کە ئەمە هەڵسەنگاندنی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و دەکرێت لە عێراقیش سایکۆلۆژی دەنگدەر بەو شێوازەیە کە هەڵسەنگاندن لەسەر ئەو هەڵمەتی هەڵبژار نەدەکات و دەکرێت بە دیوەچکە پرسیار بکەم ئەو حیزبانەی کە لە حکومڕانن لێ زانانە شێوازێک هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە دەبن کە ئەو خزمەتی کردیتیان کە وەکو ئەرگ لەسەر حکوومەت بە دەیفرۆشنەوە بە هاوڵاتی یاخود وا لە هاوڵاتی دەکەن ئەگەر بێت و دەنگ بەمنی حزبی حکومڕان نەدەی ئەم دۆخە تێک دەچێ یعنی ئەو بنمونە وەرگرم هەرێمی کوردستان ئەو سیادەتەی نامینێ یعنی کەواتە دروستە قسەکەم کە نابێ هەڵسەنگاندن لەسەر ئەو هەڵمەتی هەڵبژاردنە بکرێ بەڵکو دەبێ هەڵسەنگاندنەکە لەسەر 4 ساڵی ئەدای کاری ئەو کوتلە پەرلەمانیە بکرێ. هەموو ئەوشتانی باست کرد ینی بەشێک لە ڕاستیان تێدایە ئێمە ئەگەر هۆکارە ذاتی مۆزوعەکان وەرگرین بۆچی نەتیجەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان یا لە عێراق بۆ شێوەیە بەتایبەتی لە هەرێمی کوردستان مەقسەد لە هەرێمی کوردستان بکەین باش چ هەڵبژاردنە گشتیەکان بۆ پەرلەمانی عێراق چ بۆ پەرلەمانی کوردستان چ بۆ مەجالیسی محافەزات و ئەنجومەنی پارێزگاکان ئێمە گەر دیقەت بدەین یعنی دەبینین هۆکارەکان فعلەن زۆرن جارێ
بەداخەوە ڕاگەیانی پارتی یەکێتی دۆخێکیان دروست کردیە هەموو ئەوان ناڕازینە زیاتر دوور بکەون لە پرۆسی سیاسی زیاتر دوور بکەونەوە لە بەشداری لە ئینتخابات یعنی دۆخێکیان دروست کردیە ئەو خەڵکیان بێ ئومێد کردیە دەمانەوە هۆکارێک زۆر سەرچیە دوو بەداخەوە یعنی مەسەلەی دەرفەتی یەکسان ئەوجە پاشان مەسەلەی ترس و تۆقاندن و یعنی زین چۆن دەڕێی سەرۆگە عەشیرەت و دەڕێی ڕیشسپی و لەڕێی پیاماقە و ئەوانەوە ینی بەشێک لە مجتەماعیان کۆنتڕۆل کردیە اینجا خەڵکی کار و کاسبی هەیە لە بازاڕی کە تەمەشا دەکاتن مەترسی لەسەر کار و کاسبی و تیجارەتەکەی دروست دەبی ناچارە جۆرێک لە بێدەنجی هەڵبژێری یا بەلایانی کەم نەتوانی پێچەوانەی ئیرادەی حیزبی حکومڕان لەو زۆنەی کە دیاریکرا و هەیە حزوری هەیە چۆن بڵێ هەڵوێست بنوێنی بۆیە کۆمەڵک هۆکار لە ئارادایە ئەوان هەمووی فاکتەرن هۆکارن بۆ ئەوەی ئەو دۆخە بێتە ئاراوە بەڵام هاوڵاتی دەنگدەری خاوەن ئیرادا ئەوەی کە پێی دەگوترێ خاوەن ڕۆیا دەبێت ئەو خۆناغانە تێپەڕێنی بۆ هەر بابەتێک بۆ هەر دۆخێک بۆ هەر ینی وەزعێک بەدیرێک بدۆزێتەوە بۆ بەشداری هەبی بەشداری کارای هەبی چکە بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێت ئەو دۆخە بەرەو باشتری ببین گۆڕانکاری تێدا بکەین دەبی تاک بە تاکی ئێمە وشارێکی باشتر باشە حزورێکی باشتر و هەڵوێستی باشی هەب بۆ ئەوەی یعنی مەرز نییە بەس لە هەڵبژاردن یعنی باوەڕکە ئەمە کۆمەڵک مەیدان هەیە تێیدا هاوڵاتی ئەسپی خۆی تاودا هەڵوێستی باشی هەبی یەکێک لەو مەیدان و وێزگا گرنگە ئەوەی کە پێی دەگوترێ هەوێنی گۆڕانکاری بابەتی هەڵبژاردنە یعنی بەدڵنیاییەوە ئەگەر ڕێژەی 90% خەڵک بێ بەشداری بکە وە دەنگ بەلیست و کاندیدی باش بدە نەخشەی سیاسی دەگۆڕێ ئیکا خۆوە ئەوە هەرێمی کوردستان نییە ئێرە ئەوە عێراقە ئەتوو زۆرترین پەرلەمانتاری خاوەن ئیرادە و لێوە شاوە بنێرە بەغدا بنێرە پەرلەمانی بەغدا دەتوان لەوێ زۆر شت بکەن زۆر کاری گەورە دروستکەن تەنانەت ئینتیباعی وڵاتانی زلهێز یعنی تێڕوانی و فۆکەسی وڵاتانی کارا و جێپەنجە دیار لە عێراق بگۆڕن لە هەرێمی کوردستان بۆیە ڕاستی ئێستا تۆپەکە لە ساحی خەڵکە و خەڵک دەتوانێت لە 9 و لە 11 کە دەنگدانی تایبەت 9 و 11 دەنگدانە گشتیەکەیە یعنی شتێک بکەن کە بەڕاستی ئاراستەکەن بەرەو باشی بەرەو گۆڕانکاری بی دوا پرسیارم زانیاریەکەی بۆی کە بایکۆت لە تەبەنێمە 5 خولی هەڵبژاردن لە عێراق ئەنجام درایە بایکۆت لە سەرەتا لە 5 بە بەڵام ڕێژەکە وردە بەرز دەبێتەوە 125 لە هەڵبژاردننی دووەم 121 دواتر 152 بە پێی ئامارەکان لە کۆتا هەڵبژاردننی خولی پێنجەم کە لە 2021 ئەنجامدرا دەبێتە 164 لەگەڵ ئەو پرسیارەی ئایا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕووی یاساییەوە گرنگی زیاترە یان بەشداریکردن لەو هەڵبژاردننی عێراق گرنگی زیاترە لەوەی کە ئەمە لە پەرلەمانی کوردستان بەشداری بکەن لە بەستن زیاتر ئەوانەی کە بایکۆتی پرۆسی هەڵبژاردن و مێدیان بە گۆڕانکاری لە ڕێی هەڵبژاردن نەمایە جارێ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق هەردووچیان پێگەی قانونیان هەیە هەردووچیان گرنگن و هەر یەکە و کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام لە ئێستادا بابەتی پەرلەمانی عێراق بۆ ئێمە گرنگە و ئێمە لەبەر ئەوەی بەشێکین لە عێراق هەرێمێکی فیدرالین لە عێراق حزوری ئێمە لە بەغدا لە پەرلەمانی بەغدا کە حزورێکی کارا و کاریگەربی بۆ ئێمە گرنگترە و زۆر پێویستە چکەمە ئێستا هەموو شتێکمان لە بەغداوە سەرچاوە دەگری بۆیە فعلەن گرنگە اینجا یعنی تاک لە هەموو تەمەنی خۆی کە لە 18 ساڵی و مافی دەنگدانی هەیە ئەگەر 7 ساڵ بژی لە هەموو تەمەنی خۆی بۆ منە هەر هەڵبژاردنێک ئەگەر 4 ساڵ زارێک بکرێت 11-12 مافی دەبی یعنی بۆ ئەو فرسەتانە ژیانی خۆت بە فیڕۆت دەی بۆ تێیدا ویژدانی خۆت ئاستۆ ناکەی یا بەشدار نابی لە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی دەنجێک زۆرە کەسێک دەتوانی بەو دەنگەی خۆی ینی گۆڕانکاری دروستکاتن بۆیە ئێمە کەس دەنجی خۆی پێکەم نەبی کەسیش پیوان نەبی ئەگەر ئەو بەشدار بیان بەشدار نەبی هیچ لە دۆخەکەی ناگۆڕی بە پێچەوانەوە بە تایبەتی هەندێک کەس هەیە کە دەتوانن کاریگەری لەسەر دەوروبەریان دروستکەن بۆیە من وەکو خۆم پێم وایە بۆ ئێستای دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەشداری لە هەڵبژاردن ئەرکە ئەوجا
لە ڕووی ئاینیەوە بی لە ڕووی قانونیەوە بی لە ڕووی نیشتیمانیەوە بی بە هەر پێوەکە بگری بە ڕای من ئەکە و دەور و کاریگەری خۆی دەبی. گفتوگۆ لەگەڵ جەنابەت خۆشە لەبەرەوەی هەم بە لەسەر خۆی هەم زانیاری ورد و قەنەعەت پێکرد باز دەکەی. زۆر سوپاس دەکەم بەڕێز دکتۆر مەهدی حەمزە بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێر لە کۆمەڵی دادگەری. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێز و خۆشەویستان، سوپاسی هاوکارانم دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.